بەداخەوە دیاردەی کوشتن و خۆکوژی لە ئێستادا لە هەرێمی کوردستان بۆ یەکێک لەو دیاردە مەترسیدارانەی کە چەندین ساڵە لە هەرێمی کوردستان ڕوودەدات بە تایبەت کوشتنی ژنان و کچان لە ناو هەرێمی کوردستاندا ئەتوانی بڵین بەراورد بە 15 ساڵ و بە 20 ساڵی پێش ئێستا زیایی کردەوە. ئێمە وەکو پارێزەر وەکو چینی پارێزەران ئەتوانین بڵین کە شاهێدی کوشتنی ژنان و کچانین لە هەرێمی کوردستان کە ساڵانە نزیکەی 50 ئافرەت لە هەرێمی کوردستان بەداخەوە دەکوژرێت و هەندێکیشیان بە تاوانی خۆکوشتن لە ڕادەگەیەندرێن واتە لە پاڵ ئەوەی کە ئافرەتەکە ڕۆحی لێ سندرێتەوە ئەکوژرێ دوجاریش خۆی بۆ خۆی تاوانبار ئەکرێتەوە جارێکی تر لە دوای مردنەکەی بەوەی کە بەو جۆرە ڕاگەیەندرێت کە خۆی بەدەستی خۆی کۆتایی بە ژیانی خۆی هێنابێت. لەبەرەوە پێم وایە کە ئەم جۆرە توندوتیژیانە جگەلەوەی کە کاریگەری نەرێنی لەسەر کۆمەلگا و لەسەر دەروون دروست دەکات دیارترین ئەو هۆکار طبعاً هۆکاری زۆرە دیاردەی کوشتن و خۆکوژی بەڵام دیارترین هۆکارانی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان هەستی پێکرێ نەبوونی پەروەردەیەکی دروستە بەڕاستی کە لەسەر بنەمای یەکتر قبولکردن و ئاشتەوایی نێوان هەردوو ڕەگەز بنیادنابێ. یەکێکی دیکە لە هۆکارەکان هەڵگرتنی چەکی بێمۆڵەتە لە ئێستادا لەلایەن زۆرینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە چەک کە بەبێ مۆڵەت هەڵەگیرێ وە ئەکا کە بەبێ گەڕانەوە بۆ یاساوە تەرازووی دادوەری پەنابەرنەبەر کوشتن کە بەڕاستی ئەمەش حاڵەتێکی زۆر مەترسیدارە. جال کێشەکە لە هەر بارودۆخێکی باڵی کێشەی کۆمەڵایەتی دابێت کە چەند لە ئاستێکی کەمابێ یاخود لە ئاستێکی بەرزابێ لەبەرەوەی کە چەکێکی لەبەردەسایە لە ماڵەوە بەبێ مۆڵەتیش بەکارهێنێ واتە ئالەتێکی خۆکوژی یاخود کوشتنی زۆر ئاسانی لەبەردەستایە کە هانا ئاباد بۆ کوشتنەکە لە نەتیجە جاتر دیاردەی کوشتن بە یاخود خۆکوژی بێت و یەکێکی دیکە لە هۆکارە هەرە زاڵەکان کە لە ئێستادا دنیای ئەمڕۆی تەنیوە مەسەلەی دنیای دیجیتاڵی و توندوتیژی دیجیتاڵیە کە بەڕاستی لە ئێستادا هۆکاری سەرەکین و پلەیەکی باڵای هەیە لە بوونی زیادبوونی تاوانی دیاردەی کوشتن و خۆکوژی. بۆچی لەبەرەوەی زۆر جار دەبینین کە بێ فلتەرکردن و بێ سنسۆرکردنی میدیا هەواڵەکانی تایبەت بە کوشتن بە تایبەتتر تاوانی کوشتنی ژنان بڵاو دەکرێتەوە جا بەبێ بوونی هیچ زانیاریەک و بەڵگەیەکی دروستیش بەڕاستی لەسەر کەیسی کوشتنەکە کە ئەمە بمانێ و نەمانەوەی کاریگەریەکی نەرێنی ڕاستەوخۆ لەسەر کۆمەلگا جێدەهێڵێت بە تایبەت لە ناو چینی گەنجەکانماندا و هەروەها شێوازی بەکارهێنانی سوشیال میدیا جارێکی دیکە بۆ خۆی هۆکارە کە پلەی باڵای هەیە لە بوونی تاوانی ژن کوشتن و خۆکوژی کە لە ڕێگەی ئامێرەکانی وەکو کۆمپیوتەر و مۆبایلە زیرەکەکانەوە بەکاردەهێنرێت و هەروەها ئەتوانم پێتان بڵێم لە ئێستادا بە هۆکاری ئاسان بەردەستبوونی ئامێرە ئەلکترۆنیەکان و تەکنۆلۆژیا زۆرترین جۆری توندوتیژیەکان لە ڕێگەی تەکنۆلۆژیاوە دەکرێت کە پێی دەگوترێت تاوانی ئەلکترۆنی یاخود توندوتیژی ئەلکترۆنی بەڕاستی لە سەرجەم دۆخوبارەکاندا ئێستا ئەتوانی پێتان بڵین لە ئێستادا ئەم جۆرە توندوتیژیانە دەبێتە هۆکاری دروستبوونی مەترسی لەسەر ئاسایشی وڵات لەسەر دارایی وڵات زیان بە تەندروستی کۆمەڵایەتی تاک و کۆمەڵگە دەگەێنێت کە دەکرێت بۆ هەڕەشەکردن بۆ ناوزڕاندن بۆ گێچەڵی جنسی بۆ هاکردن بۆ فریودانی سۆزداری مادی زۆرێکی دیکە لە بێزارکردنەکان بەکاربهێنرێت و زۆر جاریش بینی ومانە تەنانەت بە وشەیەک و بە چەندان کۆمنت و قسەی نەرێنی ناخۆش کە خراوەتە پاژنێک یاخود چەند زانیاری کە لە ڕێگەی پلاتفۆرمەکانەوانێ بە ناڕاست و نادروست لەسەر ژنەکە بڵاوبێتەوە ئەنجامەکەی بە کوشتنی ژنەکە بەڕاستی بەداخەوە کۆتایی پێهاتوە خۆ ژنەکە خۆی بە خۆی کۆتایی بە ژیانی خۆی هێناوە لە ئەنجامی ئەو هێرشە ئەلکترۆنیەی نەرێنیانی کە خراوەتە سەر دەرونی ژنەکە زۆر جاریش بینی ومانە کە ژنێک لە کۆمەلگاکەی ئێمەدا کوژراوە بەداخەوە دیسانەوە لە ڕێگەی پلاتفۆرمەکان و هێرشێکی تر لە دوای کوشتنەکەی خراوەتە سەر کوشتنەکە و ڕەوایەتی دراوە بە کوشتنەکە و پاڵپشتی و دەستخۆشی لە بکوژەکە کراوە. بۆیە من هەمیشە دەڵێم توندوتیژی دەرونی یاخود توندوتیژی ئەلکترۆنی تاوانێکی بێدەنگە دژی ژنانی کۆمەلگاکەی ئێمە بەداخەوە ئەکرێت. بەداخەوە ئەتوانم پێت بڵێم ئێمە لە هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک یاسا سەروەر نییە و یاسا نەیتوانیوە لە هەرێمی کوردستان ببێتە تاکە سەرچاوەی هێز بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر جۆرە تاوانێک جا بە تاوانی کوشتنەوە هەتا هەر جۆرە تاوانەکانی تر کە لە هەرێمی کوردستان ڕوودەدات. بۆچی لەبەرەوەی ئەتوانین بڵین کە سزای عەشایەری زاڵە زیاتر بەسەر کێشەکاندا وەک لە یاسا. بۆیە ئەمە جێی دڵگرانیە بەڕاستی بۆ ئێمە ومانان بەڵام چارەسەرکردنەکەی پێویستی بە ئیشکردنە لەسەری پێویست بەوە هەیە کە تۆ بێ یاسا بکەی بە تاکە سەرچاوی هێز و تاکە دەسەڵات لە ناو هەرێمی کوردستاندا کە
ئەمەش بەڕاستی ئەتوانین بڵین بەبوونی سیستمی عشایری و بەبوونی حزب و حزبگەڕێتی تۆزێک قورسە بەڵام پێویستە ئێمە کۆڵ نەدەین پێویستە کە ئیشی لەسەر بکەین بەڵام جگەلەوەی کە یاسامان سەروەرنیە ئێمە تیبینیمان لەسەر کۆمەڵێک یاساش هەیە بەوەی کە کەم و کورتیان هەیە بۆ نمونەیەکێک لە دیارترین ئەو کەم و کورتیانی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا نەبوونی یاسایەکی تایبەتە بە توندوتیژە ئەلکترۆنیەکان کە بەڕاستی زۆر گرنگە ئێمە تەنها یاسایەک کە هەمان بێ لە ئێستادا ئیشی لەسەر بکرێ یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنە یاسای ژمارە 8 ساڵی 2008 کە ئەم یاسایە لە ساڵی 2008 دەرچووە بەڵام ئایا کە تۆ ئێستا لە ساڵی 2005 و 2025 و 2026 هەمان ئەو سزایە گونجاوە بۆ ئەم جۆرە تاوانە ئەلکترۆنیە تازانی کە لە ئێستادا لەم سەردەمەدا ڕۆ بێگومان نەخێر بۆیە ئێمە پێویستمان بەوەیە کە یەکەم یاساکان هەموار بکرێتەوە سزا ئەو سزایانێک کە لەناو یاساکاندا دانراوە یەکەم تونتر بکرێن دووەم یاسایەکی تایبەت دەربچێ بە تاوانە ئەلکترۆنیەکان بۆ ئێمە کە بتوانین باشتر کۆنتڕۆڵی ئەو توندوتیژانە بکەین کە لە ئێستادا لەناو کۆمەلگادا ڕوودەدا بۆ ئەوەی کە بتوانین بەر لە دیاردەی کوشتن و خۆکوژی پێ بگرین و هەروەها یەکێک لەو یاسانی کە هەیە لە ئێستادا لە عێراق و لە هەرێمی کوردستان ئیشی لەسەر دەکرێت یاسای سزادانی عێراقیە یاسای ژمارە 111 ساڵی 1969 کە لەبەرەوەی کە کردەوەی تاوانی کوشتن ئەنجامێکی باڵین تاوانێکی زۆر گەورەیە لەناو کۆمەلگادا بۆیە یاسادانەری عێراقی لە دوو مادەدا باسی لێواکە مادەی 405 مان هەیە مادەی 406 مان هەیە 405 باس لەواکە کاتێک کە تۆ کەسێکە کوژی بە ئەنقەس بەواتە بە مەبەست ئەی کوژی کە ئەمەش سزایەکی توندی بۆ دانراوە هەروەها مادەی 406 مان هەیە کاتێک کە تۆ هەوڵی کوشتنی کەسێک دەی یاخود کەسێک کوشتنی کەسێک ئەنجام ئەدەی بەڵام پێشتر هەوڵت بۆیاوە و پێشتر ئامادەکاریت بۆ کردووە کە ئەمە حکومەکەی هەتاوەکو سجنی با بڵین سجنی موعەبەد و هەروەها لە سێدارەدانی شەڕوا ئەوەی کە بۆ ئێمەش لە ئێستادا مای نیگەرانیە دیسانەوە جارێکی تر ئێمە سزایی لە سێدارەدانمان هەیە بەڵام جێبەجێکردنەکەی لە ئێستا ڕاگیراوە توانین بڵین بە درێژایی چەندین ساڵی شەڕ ڕاگیراوە ئێمە بە ئومێدین بەوەی کە جارێکی دیکە یاسای سزادانی عێراقی هەموار بکرێتوانێت بەوەی کە دەستبەجێ کە حکمی لە سێدارەدان بۆ بکوژێک دەرچوو حکومەکەی دەستبەجێ جێبەجێ بکرێت بۆ ئەوەی کە کۆمەڵگە چاوی لێ بکە بترسێ لەوەی کە ئەنجامدانی ئەو کردەوەیە ئەبێتە هۆی ناوبردننی ڕۆحی خۆشی و هەروەها ئێمە یاسایەکی زۆر نازانمان هەیە لە هەرێمی کوردستان کە زۆر دڵم پێی خۆشە من شخصی خۆم کە یاسای ژمارە 4 ساڵی 2002 بوو ئەم یاسایە تایبەتە بەلابردنی معزەرەتی تاوانی کوشتن لە ژێرناوی شەرەفپارێزی ئێمە ئەوە نەشارینەوە کە لە یاسای سزادانی عێراقیدا مادەیەکەیە مادەی 409 ئەم یاسا ئەم مادەیە باس دەوا کە ئەگەر هاتوو کەسێک بە بیانووی شەرەفپارێزی و پاکردنەوەی شەرەف خێزانەکەی خۆی یاخۆت هەر یەکێک لە ئەنجامانی خێزانەکەی خۆی کوشت ئەوە سزاکەی تەنها 3 ساڵە ئێوەڵای تۆ لە بەرامبەر کوشتنی کەسێک سزاکەت تەنها 3 ساڵ بێ هەموو ڕۆژە یەکێکە کوژی بە بیانووی شەرەفپارێزی و ناموس پاکردنەوە و نازام ئەم شتانێکی بەڵام ئەو یاسایی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان ئیشی لەسەر دەکرێت و بەرکارە و تایبەتە بە هەرێمی کوردستان یاسای ژمارە 4 ساڵی 2002 ئەم یاسایە ئەو بۆ هۆی لە کارخستنی ئەو مادەی 409 یاسای سزادانی عێراقی واتە هەر کەسێک لە ئێستادا لە هەرێمی کوردستان لە ژێرناوی شەرەفپارێزی خێزانەکە خۆی خوشکەکەی دایکی برای یاخود هەر یەکێک لە ئەندامانی خێزانەکەی خۆی بکوژێ بە ناوی شەرەفپارێزی و پاکردنەوەی ناموس ئەوە سزاکەی بە مەسابەتی سزای مادەی 405 و 406 یاسای سزادانی عێراقی دەبێت کە حکومەکەی هەتاوەکو سجنی موعەبەد و لە سێدارەدان دەڕۆ کە بەڕاستی ئەمەش یاسایەکی زۆر باشە و مای دڵخۆشی جێ دەستخۆشیە بۆ ئێمەی کۆمەڵگەی هەرێمی کوردستان.